بەشێک لەو خاکەی کە بەکارهێنرێ بۆ کشت و کاڵکردن تێک چووە لە ڕووی پێکاتەکەیەوە لە بری کە سەمادێکی کیمیایی زۆری تیا بەکارهێنراوە واتە پەینی کیمیایی تیا بۆ بەکار هاتووە. هۆکاری فرامۆشکردنەکەشی زۆرە لەبەرەوەی هەوا کولفەی نییە، لەبەرەوەی هەوا ناکڕێ، لەبەرەوەی هەوا بازرگانی پێوە ناکرێ. واتە ئەگەر بۆ نمونە شاری سلێمانی بەرمنەوەرگیسەی شاری سلێمانی بکەی باڵین لەسەرەوە سەرەکی پارچەیەک لە قیر و کۆنکرێتە بینی. ئێستا لە هەرێمی کوردستانە زۆربەی ئەژاری غاباتمان بە سنەوبەرەکانەوە هەر لە دهۆگوزاخەوە هەتاوەکو مەتەقلای خۆمان ئەتوان بڵێم 1665 تووشی نەخۆشی بووە. کێشەی ئاو لە ئێستا کێشێکی گلۆبڵەوە بە عام هەموو دنیای گرتوێتەوە. لەلای ئێمە کێشەکە زۆر کێشەترە لەبەرەوەی ئێمە بەڕاستی هیچ ئامادەکاریەکمان بۆ ئەم ڕۆژەی کێسە تێکەوتوین نەکردووە.